عصات وباوان عصات وای گریان چاو بگریانم ام طالبم نایای ماڵی میرانم یار باجێ سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. لەم هەفتەیەدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هونەرمەندێکی خۆشەویستی میلیمان لەدەستدا. عەتا چاوشین ساڵانێکە گۆرانیە خۆشەکانی لە گوێماندا دەزرینگێتەوە. عەتا چاوشین لە سلێمانی لەدایک بووە، بەڵام بەهۆی گۆرانیەکانیەوە توانی لە هەموو ماڵێکی کوردیدا جێگەی خۆی بکاتەوە. تایبەت بە کۆوار میوزیکژەنی شاری سلێمانی جەزای ساز باس لە گرنگی هەبوونی دەنگی عەتا چاوشین دەکات لە میوزیکی کوردیدا. ژانی ناشکاوە خەمێکی تازەشتریان هەڵێداوە خەمێکی تازەشتریان هەڵداوە گریان گریان چاو بەگریانم های گریان گریان چاو بەگریان. ڕاستیە هونەرمەندی ڕەوانشاد عەتا چاوشین مناڵم جارێکتر ئەوانە دووبارە بوونەوەیانی هەرگیز ئەمان لە سەردەمانێکە هونەریان بۆ هونەر کردیانی لە پێناوی هونەرە هاتن خۆیان ماندووکردین خۆی ماندووکرد بە هونەرەوە هونەری میلی گایانە قۆناغێکی ڕاقی بوون ینی بۆ نمونە ئەم هونەرمەندە نەمرە کاک میدیا حسێن بە نمونە ئەوانە تێکستیان زیاد کرد بۆ گۆرانی میلی تێکستی خۆیان شعری خۆیان شعری جوان پێشتر خۆتان زان شعرە میلیەکان هەر کۆمەڵێ وشەبوونە وترانەوە هەرچەند لە هۆنراوە میلیەکان شەشتی جوان هەیە بەڵام ئەمان گۆڕانکاریی زۆر گەورەیان بەسەر هونەری میلیە هێنا و خۆیان ماندوو کرد لەو پێنەوەیە یعنی بەوە نەوەستان بە تەنها گۆرانی هونەرمەندە کۆنەکان بڵێنەوە ئەتوانم بڵێم هونەرمەندی ڕەوانشاد عەتا چاوشین خاوەنی زیاتر لە 40 ئاوازی خۆیەتی کە خۆی ئاوازی دانەوە و شتێکی زۆر گرنگ کە دانانی ئاوازی شاد زۆر زەحمەتە بەڕاستیوانێک کە ئاوازدانەرن لێم تێگەن ئاوازانان ئاسانە بەڵام دانانی ئاوازی شاد و هەڵپەرچێ دوو لەسەر چوار زۆر قورسە هونەرمەندی نەمر عەتا چاوشین چەندین ئاوازی شادی هەیە کە کەممان هەیە سەیران و گەشتەکانمان بە گۆرانیەکانی ئەو خۆش نەکرد بێ جۆش نێبێ ئەتوانم بڵێم هونەرمەندی نەمر عەتا چاوشین پردێکی پەڕینەوە بوو لە نێوانی نەوەی کۆن و ئەمنەوەی ئەمڕۆ لەبەرەوەی کە کارێکی وای کرد کە ئەو میلۆدیە کۆنەکانش زیینی کاتەوە. كفركي مطلق نيل وفروة شيرين دامتو شيرين دامتو نمامينا وخيط شيرين دامتو كفركي مطلق نيل وفرمتو لازمتو أبرد سوني كمان بازمتو چرخ بسیایی هورا من متو سرزودی درنگ نما من متو. لەم هەفتەیەدا یادی نووسەر و پێشمەرگەی شەهید ئەنوەرمایی بوو کە لە 22/6/1963 بۆ دوجار ماڵاوایی لێکردین. شەهید ئەنوەر لە ساڵی 1930 لە گوندی مایەی سەربادەڤەری بەرواری باڵا لە قەزای ئامێدی لەدایک بووە. بە درێژایی کاروانی تەمەنی خاوەنی چەندین نووسین و کتێبی چاپکراوە. لێ هەندی پەیوەندی بە ئەنوەرماوی ڤەهەی وەک نویسەر و ڕۆشنبیر و دیرۆکنویس متفێتن پتر ئاماژە پلایەنە دیرۆکی بکەم. ئەنوەرمای ساڵی 1940 و بەرەو ژوور جێ خۆت ناوناوەندێت ڕۆشنبیریên کوردستانی و عێراقی داکریە و پتر ژی وەک مێژوونویسێک هاتیە نیاسین
و تشتی ویش دیروکنویسین دیتر دجدات کتن اوی گرنگیه که تایبت دایا دیروکا دفرا بهنینان که حتی وی ساله آن حتی سال 1940 و حتی 60 جی کسی که او گرنگیه ندایا وی دیروکه و انجام وی گرنگی پیدان انور مای دیروکا دفرا بهنینان شیا کرسته که برفره بو پرتوکه که آماده کرد او پرتوکل سال 1960 بناوی الاکرار فی بهدینان چاپخانه که با جر میسلی هات چاپ کردن. زیده باری وی اگر برای خوب دینه گوار روناهی اول سال 1906 حتی که 62 داد کرد دبینین انور مایی پشکاش شرید بر پرت وی گواره ده هبویه هم بابت ادبی جنویسینه و بابت دیروکی جنویسینه. انور مایی یکیش نویسر و روزنامه‌وان و روشنبیر هیجا بود میدان پیوا کردی ده بتایبت دستپیکن سالین 50 و حتی سالين شيستا بري رحمتي شهيد ببت انور ماي شيا توي دمي دجوار داكو بيفا كردي قالك قلس بالميداني ببت دنجك ونافك وبتايبت بشتيكو اويو باريزارو ميجونو اسي زيراك جرجيس فتح الله شيا روجناميك الميسل دريخن بنافي راستي الحقيقه هردو زمانین کردی و عربی برهم تیده بلافت کردن 24 جماره جه درکتن رولکی گلک باش میدان روشنبیری عراقی و کردی ده هبی گۆرانی فۆلکلۆری کوردی دێراسۆرێ لەلایەن ژیان ئەربانی تەمەن 16 ساڵەوە بە شێوەیەکی نوێ و جیاواز دەوترێتەوە کلیپی بۆ کراوە دابەشکردنی میوزیکی گۆرانیەکە لەلایەن دەروێش پەلەوە ئەنجام دراوە شێوەکاران بە درێژایی تەمەنی هونەریان جۆرەها ئەزمون و قوتابخانەی هونەری تاقی دەکەنەوە ئەمەش لە پێناو گەیشتن بە ستایلێکی تایبەت کە بە تەواوەتی گوزارش لە هەستەکانیان بکات و یارمەتی گەیاندنی بیرۆکەکانیان بدات وەهبی ڕەسوول یەکێکە لەو شێوەکارانەی جگە لە گەیشتن بە لووتکەی ڕنگ هەوڵی پوختەکردنی فۆرمی داوە لە کارە هونەریەکانیدا جگەلەوە کۆمەڵێک نووسین و لێکۆڵینەوەی ڕەخنەیی مێژوویی هەیە کە بۆ کتێبخانەی کوردی سوودێکی زۆری هەبوو و زۆربەی قوتابیانی ئەکادیمی و هونەردۆستان سوودیان لێبینیوە. سەرەتای ساڵانی هەشتا کە دەستم کردو بە کارکردن وەکو ئارەزومەندێک دەستم بردو بە کارکردن ئەو ستایل و جۆری کارکردانەی ئەو کاتە باو بەردەست بووە بۆتە کاریگەری لەسرم و ڕەنگانەوەی هەبووە تێمە تا چوومە تا ئەکادیمی هونەر جوانەکانی بەغاوە گوتم لە ساڵی 1972 لەوێ کەوتمە کاری دراسی و کاری ئەکادیمی تا نزیکەی کۆتایی خوێندنم لەوێ وەکەم و خوێندکارێککەش لە دوای تێربوون لە کاری دراسی و کاری ئەکادیمی وردە و دۆ کەوتومەتە سەر کارکردن بە شێوازێکی ئەزمموی واتە بەرێکەوتم لەگەڵ ئەو ستایلە کارکردانەی لە بەغاو لە جیهان و لەوانە و بە پێی ئاگایی ئەو سەردەمە و پێگەشتنی ئاگاییم کارم کردووە لەسەر کۆمەڵێک ستایلی جیاجا لەو کاتانە شێوازی کارکردنم بابلین دەستنیشان کراو نەبووە بە چەند جۆرێک لە یەک فترەی ماوەی زەمەنیا کارم کردووە تاوەکو نزیک ساڵانی
نەوەدەکان بۆ دواوە کە وردەوەدا کەوتومەتە سەر کارکردن لە ڕێچکە و ئاراستەیەکی زۆر تایبەتە. لە بواری نووسینە بەڕاستی دوایێ بووم بە مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە ساڵی 91ەوە هەستم بە بۆشایەکی زۆر کرد لە سەرچاوەیە و لە کتێبە بۆ ئەو خوێندکارانی کە لە هونەردا خوێنن وەکو میتۆد و پەیڕە و پرۆگرامی خوێندنی هونەری بۆیە سەرەتا لێوە دەستم پێکرد دەستم برد بۆ چەند سەرچاوەیە کە بنووسم بۆ بوارەکانی تەکنۆلۆژیای نیگار کێشان بوارەکانی مێژووی هونەری نیگار کێشان یا مێژووی هونەری شێوەکاری بەگشتی ئەوروپی ئەوانەی کە زیاتر با بڵین میتۆدی خوێندن بوون لە ناو پەیمانگەی هونەرە جوانەکان و دواتریش کۆلێجی هونەرە جوانەکان لە دوای ئەوە ئەنجا دەستم برد بۆ کاری مێژووی هونەر کە ئەویش کایەک بوو دەست بۆ نەبراو بوو بەڕاستی کاری تیانەکرا بوو خوێندکاری کورد و هونەرمەندی کورد نامۆ بوو بە مێژووی نیگار کێشان و بە مێژووی شێوەکاری خۆی و تا ئاستێکی زۆر مێژوویەکی نادیاری کرا و مێژوویەکی شاراوە بوو بۆیە دەستم برد بۆ بارەش سۆراغ و لێکۆڵینەوەیکی زۆرم کرد لەو بوارە لە دوای ئەوانەشا بە تایبەت بەگەیشتم بە خوێندن لە بواری ماستەرا وردەوە زیاتر دەستم برد بۆ بواری ڕەخنە کە ئەویش بوارەیەک بوو کە ئەویش هەر هیچ دەستێکی وای بۆ نەبرا بوو بەڕاستی وەشایەکی زۆری تیا بوو کە کار و هەوڵ و کۆشین و ڕوانگەی هونەرمەندی کورد هونەرمەندی شێوەکاری کورد بە دیکۆمنت کرێ بەڕاستی. لە گەیشتن بە قۆناغی نوێی کارکردنمە ئەبینن کارەکان زیاتر پوخت و پەتی بووەتەوە وەکو فۆرم وەکو شێوەیەکی دەستنیشانکرا و کەمتر هەست بە شێوەیەکی دیاری کراوەکرێ هەندێک جار شێوەکان ناو بە ناو تۆزێک ڕاستەوە خۆتر دەرئەکەون ئەمەی قۆناغی ناوەڕاستینەوەکانە زیاتر فۆرمەکان دیاری کراوترە وەک لەم قۆناغی کە ئێستا گەیشتوینەتێ کە لێرە زیاترە بینی کارەکان زیاتر ئەبستراک بۆتەوە واتە با بڵین زیاتر پوخت و پەتی بۆتەوە لە فۆرمان کەمتر فۆرمێکی ڕاستەوخۆ بینرێ. نووسەرێکی کورد لە ئەڵمانیا قەڵەمەکەی تەرخان کردووە بۆ نووسین و وەرگێڕان لە بواری فکر و فەلسەفەدا. بەکر عەلی خەڵکی سلێمانیە و لە کۆتایی 90ەکانەوە نیشتەجێی ئەڵمانیایە. ئەو نووسەرە خاوەنی چەندین کتێب و نووسین و وەرگێڕانە لەبارەی فەلسەفە و فکر. بە تایبەتیش جەختی لەسەر فەیلسوفی ئەڵمان سۆڵتەردایک کردوێتەوە و چەندین کتێب و تێکستی ئەوی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. نوێترین کتێبیشی بە ناونیشانی خود کۆمەڵگە و دژەکانیان چاپ و بڵاو کراوەتەوە. نووسەرەکەی و ئەگەر نووسەرەکەی نەناسی سی دەستگاکەی نووسەرەکانمانە زۆر ڕەنگە خەتی فکری خۆشم من بەکر عەلی لە دایکبووی شاری سلێمانی لە ساڵی 1992 کاری نووسین ئەەکەم و یەکەمین چاپکراوم بریتی بوو نامیلکەیەک بە ناوی پانتایی کۆجیتۆ لەسەر هێڵە فەلسەفیەکان دواتر لەگەڵ چەند برادێکی ترە گۆڤارێکی فکریمان دامەزران بە ناوی گۆڤاری بوون کە چەند ژمارەیەکی لێ دەبشوو پاشان لە ساڵی 1970ەوە هاتوومەتە کۆتاییەوە حوتەوە هاتوومەتە ئەڵمانیا و لە ئەڵمانیا دەژیم و دوای ئەوەی کە زمانی ئەڵمانی فێر بووم توانیم هەندێک لەو تێکستە فکریانە وەرگێڕمە سەر زمانی کوردی لەوانە چەند کتێبێکی فەیلسوفی ئەڵمانی پیتەر سلۆتەردایک و چەند وتار و گفتوگۆیەکی تری چەند فەیلسوف و نووسەرێکی تری ئەڵمانی.
کتێبی سلۆتەردایک لە نزیکەوە کە لە سێ بەرگ پێک هاتووە بەرگی یەکەمیان بریتە لە کۆمەڵێ نووسین و وتاری هاوڕێم ئیسماعیل حەمۆمین و من دەربارەی ئەو تێزە فکریانەی فەیلسوفی ئەڵمانی پیتەر سلۆتەردایک لە چەندین کتێبی جۆرا و جۆری خۆیدا خستوێتە ڕوو. کتێبەکەی ئێمە بریتە لە هەوڵی زیاتر لە 15 ساڵی خۆمان لەگەڵ کارە فکریەکانی ئەم فەیلسوفەدا. بەرگی دووەمیشی بریتە لە کۆمەڵێ وەرگێڕان کە من هەستاوم پێی بۆ چەند گوتار و چەند گفتوگۆیەک و چەند تێکستێکی خودی سلۆتەردایک کە لە زمانی ئەڵمانیەوە ئەویش وەرمانگەڕاوەتە سەر زمانی کوردی. ئەمە یەکەمین کتێبم بوو کە چاپ کرا ساڵی 1992 لە سلێمانی بە ناوی پانتایی کۆجیتۆ بەسەری هەڵە فەلسەفیەکانەوە کە خوێندنەوەی ئەو ڕستە بە ناوبانگەی فەیلسوفی فەڕەنسی دیکارتە کە فەیلسوفێکی عەقلانی بوو کە دەڵێت من بیر دەکەمەوە کەواتە من هەم و ڕەوتی ئەم ڕستەیە لە ناو مێژووی فکری فەلسەفیە بۆ سەدەی تاکو سەدەی 20 کە هاتووە من بە پێی هەوڵی ئەو کاتەی خۆم لێکدانەوەم بۆ کردو شوێنی کەوتوم. سروشتی کارەکانی من و ئەو خەسڵەتانی لە کارکتەری خۆشما هەیە نزیکایەتیەکیان لەگەڵ یەکا هەیە بۆی کە بۆ ئاراسێ بڕۆن هەمیشە گەشتبین بن و جۆرە زانینێک بایەخ پێبن کە زانینێکی زۆر شادی هێنە لەبەرەوەی کە ژیان بە هەموو سەرسەختیەکانی و بە هەموو ئازارەکانیەوە هێشتا نەبنە مایەی تێشکاندنی ئینسان و هێشتا مرۆڤ ئەو هیوایە لە خۆیدا ون نەکات کە ژیان سەرباری هەموو ناخۆشیەکی هی ئەوە نییە ئێمە لێی پەشیمان بینەوە. یەکێک لە ژانەرەکانی فیلم دۆکیومنتەریە کە گرنگێکی زۆری هەیە لە بواری سینەما و کللتوری گەلاندا بە تایبەتی کاتێک فیلمەکان بە مەبەستی دۆکیومنتکردنی ئەو ساتانە دروست دەکرێن کە بەسەر وڵاتەکاندا هاتووە. فیلمی دۆکیومنتەری کوردی باجۆ جەژن ناکات لەلایەن سینەماکار تارق ئاکرەییەوە دروست کراوە. باس لەو کارە ساتانە دەکات کە بەسەر ئێزدیەکاندا هات و لە ڕێگەی کچێکی ڕزگاربووی دەستی داعشەوە بەسەر هاتەکە بە دۆکیومنت کراوە. ئەم فیلمات تا ئێستا لە چەندەها فستیڤال بەشداری کردووە و توانیوێتی دۆزی کوردانی ئێزدی زیاتر بە جیهان پیشان بدات. يزيديون طائفة من الكفار الأصليين قالك يعني قالك عصد وباوان تتعصد تلقاو وان يعني كي عصد قالك فيلمي دوكومنتري باجۆ جێژن ناکات یان وەکو عیلوانی ئەسلی خۆی The Bajo Won't Celebrate فیلمێکی دیکۆمنتریە کاتەکەی سەعاتێک و 3 دقیقە و 24 چرکەیە. ئەو فیلمە باسی لایەنێک لە ژیانی یێزیدیەکانەکات دوایەوەی 3/8/2014 داعش هێرشی کردە ناوچەکە و بە تایبەتی مەنتقەی ناوچەی کۆجۆ. باجۆ یەکێکە لەو خێزانانەی کە لەوێ بوو، یەکێکە لەو خێزانانەی کە زەرمەند بوو لە هێرشەکەدا. ئەو فیلمە باسی ژیانی ئەو خێزانە کاتم بە شێوەیەکی نزیکدا. حازریا خوگر و مەژی سلاح و جەگە خۆرگەر. بەتەک ئەوەی کە فیلمی باجۆ
لایەنێکی کەلتوری ژیانی یێزیدیەکانە خاتە ڕوو لە ڕووی ئاهەنگەکان و لە ڕووی با بڵێن بۆنە ئاینیەکانیان لە هەمان کاتیشدا تیشکە خاتە سەر ئەو لایەنە گرنگەی کە دوای سێی هەشت هاتەکایەوە بۆیە فیلمەکە بە وردی باسی خێزانی باجۆ ئەکات لە خێزانی باجۆشدا ئیخلاس خدر کە ئەبێتە سمپڵی سەرەکی با بڵێن کەسایەتیە سەرەکیەکەی کە ئێمە وەرمانگرتووە باس لە ژیانی ئەەکەین ئیخلاس لە تەمەنی 14 ساڵیدا ئەرفێنرێت وەکو کەنیزەیەک دەبردرێت دوای گەڕانەوەی ئێمە دەستمان پێکرد دیدارمان لەگەڵا کرد و باقی ئەو لایەنانەی ژیانی کە لەو ساڵ و نیوە 2 ساڵەیدا کە لەژێر چەپۆکی داعشەکاندا بوو چی بەسەر هاتووە فلیمەکە ئەوە ئەخاتە ڕوو. گەهان بەوان گوتن بۆ داعشە هات. بسش مال وادا مال هنجي تعذكر نجي داعش مع حساب ناقام بشيء باجۆ جێژن ناکات لە کۆمەڵێک فیستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە لە ئەندیڤژن لە ڤەرجینیا یەکێکە لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکان لەوێ خەڵاتی باشترین فیلمی دیکۆمنتەری درێژی بردووە طبعاً لە کۆتایی 2019 ئەو خەبەرە لە 2020 سەرەتاکانی 2020 لە ڕاجیف نیویۆرک سیتی یەکێکە لە فیستیڤاڵە گەورەکان خەڵاتی باشترین دەرهێنەری دیکۆمنتیم بردووە People of Color International طبعاً International فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە فیلمەکەی من لە ضمنی 3047 فیلم شۆرتلیست کراوە 1616 فیلم هەڵبژێردراوە لەو 1616 فیلمە باجۆ لە سەدا دەیەکەمی بردووە بە پۆینتی 9.2 خۆشبەختانە لەم هەفتەی ڕابردوو لە جەزائر لە فیستیڤاڵی ئەلبەوابە یەکێکە لە فیستیڤاڵە عەرەبی و جیهانیەکانی جەزائر کە ئەم ساڵ بۆ یەکەم ساڵە ئەبێتە ئەفتیرازی یعنی ئەبێتە لە عالەمی ئۆنلایندا ئەبێت من وەکو لژنەی هەڵبژاردن و دادوەری هەڵبژێردراوم لەوێ ئێمە هەموو شەڕمان لەگەڵ دنیاە بۆ ئیسباتکردنی خودی خۆمانەکە کورد وەکو کوردێک لە ڕووی ڕۆشنبیری و کەلچەرەوە ئەگەر نەمانتوانی خۆمان ئیسباتکەین تەسەورەکەم هەموو شتێک بە چەک بەدەست نایێت. نیچە دەڵێت بەبێ میوزیک ژیان هەڵەیەکی تێدایە. بەرنامەی ئەم هەفتەی کۆوارمان کۆتایی هات هەفتەی داهاتوو بە کۆمەڵێک بابەتی نوێ وا دێنەوە لاتان هەر بمێنن بە خێر و خۆشی.